لە 2007ەوە تاوەکو ئێستا ڕێکخراوێکی خێرخوازی سەر بە کۆمەڵی دادگەری موچە بۆ بێباوکان دابین دەکات و یەک مانگیش موچەی دوانەکەوتووە و هەموو مانگێک لە کاتی خۆیدا دابەشی دەکات. جگە لە موچە نەوت، خواردن، جلوبەرگ و پەروەردەکردنی منداڵەکانی گرتۆتە ئەستۆ و زیاتر لە 3000 خێزان لەلایەن ڕێکخراوەکەەوە بە بەردەوامی هاوکاری دەکرێن. باز بۆ خۆی گەورە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی سۆمای چاوان ناوەندی سلێمانی هەستاین بە دابەشکردنی موچەی مانگی 11 و 12 لە کاتێکا کە حکوومەت تا ئێستا موچەی مانگی 11 و 12 دابەش نەکرۆ بەسەر هاوڵاتانە ئەوانەی کە کارمەندی خۆیانن ئەوانەی کە واجبی حکوومەتە کە پێیان بدات چونکە ئەرکە لە سەریان ئێمە وەکو سۆمای چاوان سواز بۆ خۆی گەورە لە ڕێی خێرخوازانەوە توانیمانە کە موچەکانیان دوان نەخەین هەر لە کاتی خۆیان پێیان بدەین. هەر ئەمڕۆ بڕی 20 بەرمیل نەوتمان بەدەست گەشتووە لەلایەن کۆمپانیای لاوزەندەوە دەستخۆشییان لەکەین سوپاسیانەکەین بۆ هاوکاریە چکە بەڕاستی ئەو ماڵانە هەمووی سارد و سڕە و پێویستیان بە گەرمکردنەوە هەیە. ئێمە لە ڕێ ئەو خێرخوازەوە توانیمان کە بۆ هەر ماڵێک بڕی 3 دەبە نەوتیان پێشکەش بکەین. سۆمای چاوان بەیانی بەتەمانی خولی بۆ دایکەکان و خولی بۆ کچەکان بکەینەوە بۆی لە عقیدەیەکی دروست فێریان بکەین و شارەزایان بکەین. هەمیشەمە خولیا و خەمی ئێمە بۆ دایکە بەڕێزانە پەروەردەکردنیانە بۆی بتوان پەروەردەکردنێکی تەواو بۆ منداڵەکانیش بۆ کچەکانیشان بە ئەنجام بگەێنن. کە سوکاری منداڵەکان دەڵێن با حکوومەتی چاو لەم ڕێکخراوەی کۆمەڵ بکات، خۆزگە ئەوانیش نیوەی ئەم ڕێکخراوە دڵسۆز بوونایە و ئاوڕیان لە هەژار و نەدار و منداڵە شەهیدەکان بدایەوە. زۆر بەدەم خەڵکی فەقیر و هەژارەوە هەنوو هاوکاری فەقیر و هەژار زۆرەکەن. سوپاسی سۆمای چاوانەکەم سەکەم لەم سوورەتی واقعە براوی خەڵاتەکە بۆ و سەردانی ئەمرم پێەکەن کۆمپانیای سەماوات و هی مەکە و مەدینە. لە 2011ەوە لە 2011ەوە بە هەموو شتێک هاوکاریان کردوین. ڕەبی لەشیان ساغ بێ، نمونەیان زیاد بێ، خۆزی حزبەکانی تریش ئاوهای بوونە. ئەوانەی لێرە سوودمەندن جیاوازی نەکراوە لە نێوانیان کە سەر بە چ حیزبولایەنێکن و ئەوەی منداڵی بێواکی هەبێت دەستی هاوکاری بۆ درێژ دەکرێت. لە پاڵ هاوکاریە داراییەکە وانە و دەرسی پەروەردەیی و خولی ڕاهێنان و خەیاتیش پێشکەش بە دایکان دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.